بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، گەیشتوینەتە شەوە مبارەکەکانی قەدر. ئەم شەو شەوی 25 مانگی پیرۆزی ڕەمەزان و ئومێدەکەوە شەوە مبارەکەکانی قەدر بێت و خۆی گەورە بەرەکاتی قەدر بەسەر هەموو ئەم شەوانەیە بڕێژێ. یا ڕەبی، کەشتی ژیانمان بەردەوامە لە دەریای تۆفانی ئیرادەیە. هیچ پەناگە و کەنارێک بۆ لەنگەرگرتن نییە بێجگەلای تو یا ڕەب. بە بیسم الله نەبێت هیچ ڕێگەیەک تەی ناکرێت. یا ڕەب العالەمین، سەرقاڵی زیکری خۆتمان بکە هەتا دوور بین لەوانەی دووریان خستینەوە لە تۆ. ئیتر ئەو کاتە پرسیارێک ناکەین کە هیچ زانستێکمان لێی چنگ نەکەوێت. خوایە بمان پارێزە لە دوژمنە زۆرەکان، لە گوناه و بێ ئاگاییەکان. بمان پارێزە هەتا پەنا بۆ بێپەناکان نەبەین یا ڕەب. وەک بەندە هەڵبژاردەکانی خۆت بمان پارێزە یا حافظ و یا محفوظ. دائما فەخری کائینات صلی الله عليه وسلم و صدیقی ئەکبەرم بیر نەچێت کە لە ئەشکەوتە لە پاڵەم ئایەتە پیرۆزەی ئین الله معنا بە ئاگاییەکی بێخەم مانەوە. یا ڕەبی، لە واریداتی زیکر و تاعەت هەندێ دڵخۆشی و بەستی دەرونیم بۆ بنێرە. چاوکراوە و بەسیرەتی شم ڕووناک بکەرەوە ئیلاهی. یا ڕەبی، ئەم دڵەمان بۆ بگۆڕە بە دڵێک لە حاڵی حاڵگرتوان حاڵی و لە گریە و ناڵە و حەسرەتی لە دەستچوون بێبەش نەبێت یا ڕەب. دڵمان وەک گەڵایەکی بێگیانی قەد درەختێکی باڵا بەرزی دوا ڕۆژەکانی پاییزێکی درەنگ دەلەرزێ یا ڕەب. بە سروەیەک دەشنێ، بە لەرزەیەکی هێوارانێک هێواش هێواش بە شەرمەزاریەکەوێت کەچی هێشتا لە حاڵی بێگیانی خۆی حاڵی نییە. یا ڕەبی، ئەم چلەی زستانی دڵ بە پایان بگەێنە و بە بەهار شادی بکە ئیلاهی. حەیف بۆ دڵەکانی ئێمە لەم زەمانەیە بەهارێکی نەبینی، میوەیەکی جوانی باخێکی گەش و ناوبێستانێکی نەبینی. ئەمە چه دڵێ بوو هەمان بوو؟ ئەسڵەن هەر دڵمان نەبوو. وا خەریکە یەک هەڵەوەرین وەکەوین. ئەی هاوار، ئەی داد و بێداد، با پێش ماچی زەوی گۆڕستان بچینە جێنە زرگە و سوژدەگاهی ساجیدان. لەو بەهارە و لەو ساباتە دڵی زیندوو بەرینەوە، دڵی عاشقانە و دڵی مەولایانە بە خەڵات وەرگرینەوە، هەتا ڕەنگی پەڕیوی گوڵ بۆ جارانی بەرینەوە. ڕێم بەن با دەست بە گەشتی گەڕانەوە بۆ ڕۆح بکەم. با گوڵ لە گوڵدان و باخ لە باخەوان نەکەین ئازیزان. ئەم هاتن و چوونەی ئێمە بێمانا خوێنوێنێ. ئێمە بۆمان ناهاتین، بۆ کاکڵە و ناوەڕۆک گەڕاین. ئەبێ گەڕیدەی ناوەڕۆک و مەعنا و ماهیەت بین. کە گەیشتینە ئەم ماهیەتە، ئیتر نەقاشەکان خۆیان دێن بۆلات و ڕەنگەکان خۆیان سەما لەسەر سینەی سافەتەکەن، وەک ئەوەی کە ئێمە خۆمان ون بووین بەڕاستیش ونین ئێستا. ئەی باشە مەردێک نییە بمان دۆزێتەوە. ئێمە ئێستا سازی ئەم گەشتە مەزنەی ڕۆح نین. ئێمە نامۆی جیهانی مەلەکوت و ئەڕواحین، نەکەڵکی بەهەشت و نەدۆزەخیشمان نییە. لەبەرەوە لێرە نابرین، ئەوەندە دوورین هەرگیز بەم حاڵەوە بۆ دۆزەخیش نابرین. هەتا وابین مۆڵەتی هیجرەتیشمان نادرێت. ئەمرین، بەڵام کەڵکی مردنیشمان نابێت و وەک گەڵایەکی درەنگ وەختەی پاییز بە ڕووبارێکا ڕۆین. با لەم خەوی بێ ئاگاییە ڕاپەڕین. خەڵکی چاوەڕێی ئێمەن، ئێمە دەستیان بگرین. با دەستەکانمان ئامادەی دەستی خەڵکی بکەین. با لەم دەستەمۆیەی نەفس و شەیطان قوتار ببین. یا ڕەبی، دڵێکمان پێ بدە کە بیناییەکی ڕوونی هەبێت، حەزی ئیرادەی چوونی هەبێت، بەزمی بەزمدارە عاریفەکانی هەبێت، دەستگیر و مرشدی نزیکترین ڕێیچوونی هەبێت. دڵێکمان پێ عەتا بکە بۆ دنیاویستی نابیناو، بۆ وەختی گەشتی هەمیشەیی چاوی ڕێی دەرچوونی هەبێت. أعوذ بالله من الشيطان الرجيم.
وعنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين. يا رب دڵێکی هەمیشە بە زیکری تۆ زیندوومان پێ بدە. اللهم